بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی ئەمڕۆ و شاشە ڕەنگینەکەی گەلی کوردستان جوانترین سڵاتان لێبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازم. عزیزانم، بەو هیواین کە ئەم ئێوارەش وەکو هەموو ئێوارەکانی دیکە پرۆگرامێکی باش پێشکەشی ئەوەی عزیز و خۆشەویستکەین و هەتاکو کۆتایش لەگەڵمانە بمێنەوە. بەر لە دەستپێکردنیش پرسە و سەرخۆشی خۆمان بە ناوی ستافی پرۆگرامی ئەمڕۆ و تەواوی ستافی گەلی کوردستانەوە ئاراستەی بنەماڵەی بەڕێز ڕاگەیانکار و هونەرمەندی گەورەی گەلەکەمان گەلی کورد ئاسۆی عومەر سوارە ئەکەین، هیوا مخوازین کە دواناخۆشی بنەماڵەکەیان بێت و دواناخۆشی ئەو کۆسبە گەورانە بێت کە بەسەر هونەر و هونەری کوردیە هاتووە و میوانەکەشمان کام ئێوارە لەلامان میوانە کە کاک ئالانە ئەویش نەخۆشە و تەندروستی کەمێک تێک چووە، هیوای تەندروستێکی زۆر باشی بۆ خوازین. خۆشەویستان، پرۆگرامی ئەم ئێوارەمان لەسەر ئۆرکسترایەکە تیپی سەمفۆنیای نیشتیمانی عێراقی ئێوارە کۆنسرتێکی کە پێشکەش کرد لە ئەم هەفتەیەدا کە بە سەرپەرشتی پارێزگاری سلێمانی و بە هاوکاری بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی لەژێر دروشمی سلێمانی شاری داهێنەری و ئەدەبدا لەگەڵ سۆلیستی کورد ئالان عارف و ژەنیاری چەلۆی عێراقی ئەدوەر ئەمۆل کە ئۆرکستراکەیان بەڕێوە بردووە. کاگالان زۆر بەخێر بێت. زۆر سپاسانە، سپاس بۆ ئامادەبوونیشت. هیچ سەرەتا حەزەکەم سپاسی کەناڵەکەتان بکەم و هاوبەشی و هاوخەمی خۆشم دەربڕم کاکاسەوە هاوڕێیەکی دێرینی من و خۆشەویستی من و بەداخەوە لەم کاروانەیە بەجێهێشتین. دووبارە پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستی بنەماڵەکانەکەین و هیوای تەندروستێکی باش بۆ تۆشە خوازین. دوا خەمیان بێت. من نیش ئەمڕۆ لە خستەخانەوە هاتووم بۆ ئێرە. باری تەندروستیم زۆر خراپە بەهۆی ئەوەی کە هەفتەیەکە من سەرقاڵی ئەم پرۆژێ بووم کە بە بۆنێەوەی کە سلێمانی دانرا بە شاری ڕۆشنبیری و ئەدەبی حەزم کرد، منیش بەشدار بووم لەگەڵ تیپی سەمفۆنیای نیشتیمانی عێراق بە کۆمەڵێ کاری مۆزیک و شاکاری جیاواز و کاری جیهانی. بەخێر بن. کاگالان لەمێت لە سەرەتاداوە بزانم کە گروپی سەمفۆنیای عێراقی مێژوێکی دێرینی هەیە لە دوای ڕوخانی ڕژێمی باعس و ئەو کۆمەڵێک ناهمواری کە بەسەر گەلی کووردا هاتووە بەسەر عێراقیشە هاتووە. ئەمێ بزانم لە ئێستادا گروپی سەمفۆنیای عێراقی لە چی ئاسێکدایە؟ بەڵێ، تیپی سەمفۆنیای نیشتیمانی عێراق تیپێکە مێژەکە یەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 1968 لە سەرتاوە بە بنەمایەکی زۆر بەهێز دروستکرا، یانێ بوو یەکێ بوو لەوانەی کە لە ئاستی دۆلی عەرەبیە ئاستێکی زۆر بەرزی هەبوو. ئەو کات هەڵبەتە تیپی سەمفۆنیا لە جیهانە ئەتیماد دەکاتە سەر کەوادیرە بەهێزەکان ئەوانی کە لە بواری هونەرا و پراتیکیا زۆر بەهێزن. هەڵبەت ئەو کات کە دەستی پێکرد ئەتیمادی لەسەر کۆمەڵێ ژەنیاری ئەوروپی بوو، بەتابەت ڕووس و ئۆکرانی و ئەوانە هاتن ئەم تیپیان دروست کرد. دوجار شەڕی ئێران و عێراق دروست بوو، ئەوانە کشانە دواوە و هەوڵیان ئەتیمادکەنە سەر تاقە و توانەکانی خەڵکی عێراق ئەوانەی کە لە بواری مۆسیقایە. من ئەو کاتە 85 تەلەبە بووم لە مەعادی پەیمانگای هونەرە جوانەکانی بەغا، کاتێک کە تەقدیم کرد خۆشبەختانە بە ئەندام وەرگیرام. ئەو کات هەر ئەوروپیەکانی تیا بوون تا 1970. پاشان ئەم تیپی سەمفۆنیای عێراق بیرمان نەچێت ئەوانی کە زۆر دەوری ئیجابیان هەبوو لە بەغایە زۆربەی ئەرمێنیەکان بوون، ئەنی ئاشوورەکان بوون، پێشتریش یەک دوو جوولەکەی تیا بووە. ئەمانە دەوری باڵان هەبوو لە دروستکردنی ئەم ئۆرکسترایە. زۆر باشە. لە ئێستادا لە ئاستی تیپەکەتان ڕازین و کەوان کۆمەڵێک تەنها لە کەسانی لاونین پێسانی زۆر بە ئەزمموونیش لە ناو گروپەکەدا هەن. بەڵێ ئەمڕۆ توانین بڵێن تیپی سیمفۆنیای نیشتیمانی عێراق لەسەر پێی خۆی وەستاوە بە ڕەخم ئەوەی کە ئەم هەموو تەحەدیات و ئەم هەموو ململانیە سیاسی کە ڕووی لە وڵاتیش کردووە، ئەوان هەر توانیوانە بەردەوام بوون لەسەر
پێی خۆیان بۆستن. بێگومان ئێستاش کە نمونێزی دووە بینین و بینین کە بە چەند چالاکانە کارەکانی خۆیان ئەنجامەدەن. کاگالان بۆ دووەم جارە کە کۆنسرتێکی لەو شێوەیە لە شاری سلێمانی ڕێگەخەن. جیاوازی جاری یەکەم لەگەڵ ئێستادا چییە؟ و چۆن بەڕێوە چوو؟ بەڵێ من حەزەکەم سوپاسی چەند کەسایەتیە بکەم کە ئەمە دووەم جاریانە تیپی سەمفۆنی نیشتیمانی عێراقیەت. جاری یەکەمیان ئەوە بوو ئێمە لە بەغاڵ لەسەر داوەتی بەڕێز کاک فریاد ڕەواندزی بوو لە هەوڵی نیشتیمانی لە بەغا نمایشمان کرد. بەڕاستی سەداودەنگێکی زۆریایەوە لە بەغایە. ئیتر منیش بە حکومی کە کادێری دیرینی تیپی سەمفۆنی نیشتیمانی بووم و ئەو پەیوەندیم هەرما بوو لەگەڵیانە. ئیتر بیر لەوە کرایەوە کە بین سلێمانی بۆ ببوونی یادی شاری سلێمانی کە ببوونی یادی شاری سلێمانیەوە بوو 2015 هەروەها نمایشێکمان کرد. کۆمەڵێک کەسایەتی دکتۆر ئاسۆ دادەهێر و هەمووانە پشتگیریان کردین بۆ ژێکێ بوو لە کارە جوانەکان. ئیتر حەزم کرد ئەو تەواسیل و ئەو پەیوەندی هەر بمێنێ کە شاری سلێمانی لەلایەن یونسکۆ کە کراوە بە شاری ڕۆشنبیری. حەزم کرد جارێکی کە ئەم دەنگانە بێنمەوە بە شێوازێکی پڕ لە هارمۆنی. زۆر باشە. کاگا بەس پێم بڵێ تۆ لە ئێستادا هونەرمەندان و چۆن پێشوازیان کرد ئەوانی بەتایبەت کە لە بوارەکەدا لە بواری میوزیکە کار دەکەن ئەو بواریان هەیەوە دوای ئەوەش ئەی ئامادەبووان چۆن پێشوازیان لەوە کرد چونکە ئێمە خەڵکی ئێمە هەروە ڕاهاتووە کە ئەچینە ناو کۆنسرت و گۆرانیەکان و کۆنسرتێکە هونەرمەندێک ڕێکی دەخات. ئەم کۆنسرتی ئێوە چۆن پێشوازی لەکرا؟ خۆشبەختانە ڕاستە هەموو قاعەکە پڕ نەبووە لەبەر ئەو ڕۆژە فێزان بوو. دوای ئەوە هەنێ نوقسانی هەبوو لە ڕووی ڕێکلامیەوە لە ڕۆی زۆر ئەم شتانە چکێ من شتی ئیداری نازانم منکو سۆلیستێک هاتم بەڵام من جگەلەوەی کە جگەل لە کارەکەی خۆم ئیشی کەشم کرد سەرەن هەموو ئامێرانە خۆم گوێزاومەتەوە ئەو هەموو پێداویستیانە خۆم بە پشتی لۆری بردوومە سعات حوتی بەیانی بردوومە کابرای و ساعت 8 وەڵا موعیدم هەیە سەرمان لە یام و نەخۆش کەوتم و ئاوام لێها یعنی هەموو ئەمانم خستە سەر شانی خۆم و هەرچەندێک دوو هاوڕێی بەڕێز حەزەکەم نایان بێنم ئەوانە هەمیشە لە پشتمە وەکو بەختیار سعید وەکو شەهرام جەسیم ئەمە دوو کەسن بەڕاستی هەمیشە کە من نییەمەوە چکێمە زۆر جار لە ئەوروپاوە ساڵانە گروپی کوارتێتم هەیە کۆلە ڤیۆلینەم هەیە سێ خان من لەگەڵ منا بەشداریەکەن ئەو بوو بۆ دادەکیژان ئیبراهیم خەیات لە گراملینە و کۆنسێرتێکمان کرد پاشان بۆ کاک ئادنان کەریم هەنێشت کۆنسێرتمان کرد ڕێز و خۆشەویستیمان هەیە ڕاستەکەم ئیتر بەڕاستی ئەم شتە زۆر گرنگە خەڵک چۆن فێری ئەوە بکەین مۆسیقا شتێکی سەرەکیە یعنی ڕاستە خەڵک کاتێک کە گوێ لە کۆنسێرتە بێ وازانێ ئەڵێ گۆرانی بێژەکەی کێیە بە ئەمە فێری وەکەین بڵێن سۆلیستەکە کێیە مۆسیقاکان کێن ئەوانی لێ ئەیرین چین چی لە هەموو دنیا مۆسیقا دەستپێکە مۆسیقا ئەنێگە مۆسیقانە بێ گۆرانی بێژیش ناتوانێت نمو کات وانە بەتایبەت لەم کاتەیە کە مانگی 12 سپتەمبەر ئێنە بڵام لە هەموو دنیاە لە مانگەیە نزیکبوونی سەری ساڵ تیپی سەمفۆنی ڕۆژانە ئیژەکات بۆ هاتنی سەری ساڵ بە مۆسیقای کلاسیکی و ئەم شێوازە پێشوازی لێگرێت زۆر گرنگە ئێمە ئەمەش بینی ناو کوردستانەوە یعنی ئەم کۆنسێرتانە بڵاوکەینەوە یعنی مۆسیقا لە ئەوروپا جوانترین لە شتە جوانەکانی مرۆڤایەتیە گرنگە مۆسیقا بێتە دەستپێک بۆ ئەوی کە ڕوویەکی جوان ببەخشێ بە خەڵک ئەلبەتە مۆسیقا خۆی لە خۆیان زمانی خۆشەویستیە یەکتر ینی زۆر شتی جوانی تایە جا گرنگە ئەمە توانی خەڵک فێری ئەوکەین گوێ لە مۆسیقا بگرێ بەتایبەت لەو بارودۆخەنە مارەی کە کوردستان بەتایبەت تێپەڕی و ئەم چەند ساڵە و دایمەن ژاوەژا و جەنجاڵی و ماندوێتی ئەوە زۆر زۆر پێویستە کە کاتێک تەرخان بکەی بۆ خۆت کە گوێ لە میوزیک بگریت و بەشداری کۆنسێرتێکی لەو جۆرە بکەیت ڕاستەمە هەمیشە ئەڵێم هەنێک لە هونەرمەندەکان ئەڵێن وەزاکە باش نییە و پارە نییە و
کولچە نییە و خەڵک بێزارە و نازان چی نە ئەی واجبی تۆ چییە؟ واجبی ئێمە ئیلا بێت چاوەڕێکین کە وەزعەکەت چاگە بێ و بین بە کەشخانە دانیشین نە ئێمە لە کاتێکا پێویستە ئیشکین کە کۆمەڵگا پێویستی پێمانە. زۆر ڕاستە. کاگالان ئەو مادانەی کە لە ناو کۆنسێرتەکەدا نمایشکران چی بوون؟ بەڵێ مادەکان هەڵبەتە تۆڵان تاوەها ڕادێ بڵێم شێوازێکی نوێ بوو چونکە مادەکان بریتی بوو لە مۆسیقای کلاسیکی عالەمی بە ئەنتۆنیۆ ڤیڤالدی من دەستم پێ کرد مۆسیقای ستۆم واتە هەورە تریشقا پاشان بە شەیتانی کەمان کۆتاییم پێهێنا لە ناوەڕاستەکە هەوڵما کە مۆسیقای کوردیش بێنمە ناو ئەو ڕەوتەوە ئەو شێوازەوە بە فۆرمێکی کلاسیکی ئەوروپی کۆمەڵێک میلۆدی ناوچەی خۆمان و هەورامان و گەرمیانم هێنا کە بتوانم ئێمەش ئەوە بەشدارین لەو زمانە جیهانیە جگە لەوە من و کوالان یان حەزم کرد مۆسیقای عەرەبیش بخەمە ئیشەکانما ینی مەسەلەن بۆ نمونە گۆرانی فازل ئەوادم هێناوە لەگەڵ گۆرانی نازم غەزالی ئەمانەم کردووە پاشان بە میلودی کوردی کۆتاییم پێهێناوە ویستمە لەم حەیە پیشانم کە ئێمەی کورد هەمیشە حەزمان لە ئاشتەواییە حەزمان لە برایەتیە حەزەکەین لە هەموو لە ڕووی مۆسیقاکەشمانەوە ئەو پیشانین ئەوە ئێمەین کورد هەڵبەتە واشە من 25 ساڵ لە ئەوروپا ئاژیم هیچ ملەتێ بەقەدەر کورد حەزی لە خەڵکی کە نییە کورد دڵی زۆر پاکە دڵسۆز و میوان دۆستین بەڵێ یعنی من نەبێتە هەرچە نەبێتە مەداق حەزم لەوە نییە ینی وەکیلی وەزیر هاتوو بەم نەڵێ حەبیبی ئالان تەرەف ئەدراسنە وام پێ ئەڵێ ئێمە تازە واز لە تۆ ناهێنین دەگەی وتم بابە من هەموومان واین تێشەمبووی لاوایە چوونەتە ئوتێلەکە ماڵی ئاوا بێ کاکە کاوەی کەریمە ڕەش برای کاک زاهیر ینی زۆر جوامێرانە هاتوۆتە پێشێ و ینی سەریان ڕۆگەی هەر شوێنێ بەو پەڕی شەوقەوە پێشوازیمان لێکن جامە زۆر گرنگە ئەوە ئێمەی کورد زۆر باشە کاگا لە نێمە لەگەڵ چا بەرداوامە بین بەڵام دوای وچانێکی کورد و بەرداوامە بین لەگەڵتانە. بەرزایەکانی سلێمانیە بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان بەڵێ ئازیزانێمە لەگەڵتانە بەردەوامە بین کاگالان گرنگی کۆنسێرتی مۆسیقی لە چیایە و بە تایبەت کۆنسێرتی سەمفۆنی؟ بەڵێ بە تایبەت تیپی سەمفۆنیا کە باسی سەمفۆنیاکە سەمفۆنیا ئەو کاری ئۆکسترالی پێوترێ گەورەترین شێوازی فۆرمی مۆسیقایە کە لە ڕووی عەدەتەوە زۆرە لە ڕووی ئیشەکانیانەوە
زیاتر عالەمیە لە ڕووی ژەنین و کارکردنیان ئەبێ پرۆفشنال بن تا ڕادێک چونکە دەست ئێنشتی عالەمی چەند مۆزار لێن باغ لێن ئەبێ باگراوندێکی باشە هەبێت کەواتە تیپی سەمفۆنیای نیشتیمانی لە هەموو وڵاتێکە تیپێکی سەمفۆنیای نیشتیمانی هەیە ئەمانە ئەبێت لووتکە بن لە دوای ئەوە ئیتر تیپەکانی کەیەتە خوارێ ئیترمە چەمبەر میوزیکە کوارتێتە دوای ئەوە فیرەقی شعبیە ئیلە ئاخری بەم شێوەیە هەموو فڕقەکانتان کامل بوون ینی هەموو ئەو ئامێرانە کە پێویست بوون تێ بوو ئێمە وەکو تیپی سەمفۆنیای نیشتیمانی عێراقی تا ڕادێکی زۆر بەڵێ هەمووی تیا بوو هەڵبەتە چونکە خۆی عەدەدی کولیان 80 کەسە ئێمە لەبەر بارودۆخی بودجە نەمانتوانی هەمویان بانکین 48 کەسمان بانک کرد زائیدەن کۆمەڵی خوێنکاری خۆشم کە خۆم ێستا مامۆستام لە زانکۆ لە کۆلێجی هونەر کۆمەڵی لە خوێنکارەکانی خۆمێنە هەرۆکو تشتێک و پشتگیریەک ئەوانیشم باشتر کرد چۆن بیبیرتان لەوە کردەوە بانگەشتی ژەنیاری چەلۆ ئەدوار ئەلمەولی بکەن ئەلمۆلا زۆر کەس ناوەکەی باشی خۆشیان لیان تێهێزیە ئەدوەر ئەلمولا ئەدوەر خەڵکی حلەیە بەڵام ژەنیارێکی بەناوبانگە لە وەسەتی عەرەبیە ئاسپی سۆڵۆیە ئاسپێکی سەرەکی کاڵم ساهێرە کە کەسێکی بەتوانایە و من لە 80 ناسم جگە لە ئەو کەسی کە هەبوون کە بەناوبانگ بن لە ناوە فرقەیە بوونیان هەبێ لە ناو گروپەکەتانە یان تەنها کەسانی گەنج بوونیا خۆدوەکو خۆ دوتت خوێندکارەکانی خۆت بەشداریت پێکردەبوون بەڵێ خەڵکی ناوبانگی تیا بەناوبانگی تیا بوو مەجموعەیەکیانە خلیجی ئەوروپا بوون هاتبوونەوە لەوێ ئیشەکانوانەی دوو ژەنیاری کەمانچی تیا بوو زۆر باش بوون یکیان مساعیدی لیدەرەکە بوو لەگەڵ کوڕێکی کیا کە کاڵم ساهێر خاڵیانەکە ئەوانیش بەشدار بوون ئەمان هەمویان ئەندام بوون لە ناو ئەم گروپە یاخود بانگەشتان کردبوون نەنە ئەندامی سەرەکی تیپی سەمفۆنیای نیشتیمانی عێراقن چکە زۆر بەتوانا بەمەکە بەهێزن ینی زۆر کەسایەتی کەی تیا بوو کە خەڵکی تیا بوو تەمەنی 50 ساڵ بوو لەو تیپەیە بەداخۆ من زۆر نەمتوانی ئەو شتانە ڕوون کە مۆباری تەندروستیم خراپ بوو من ڕۆژی کۆنسرتەکە ینی بە معجیزە توانیم 2 سەعات بوەستم پێش ئەوە چوومە لای دکتۆر نەمەتوانی هەڵسم وتم هەرچۆنێ بێت بۆ ماوەی 2 سەعاتیش بێت شتێکم بۆ بکەن وزەیەکم بۆ بگەڕێتەوە دوو دەرزیان لێیان 25 ساڵە دەرزیم لە خۆم نەیەوە وتیان دەبێت دەرزیت لێین تو مشکلە نییە بەس پێوە بۆستم چکە بەڕاستی 6 کەسم هێناوەتە سەر مەسرح باش فیداکاریەکە بە هونەر و هونەری کوردی و بە هەموو ئامادەبوانەی کە لەوێ ئامادە بوونەوە ئەکید ئەوان خەڵک چوزانێت خەڵکی لاقی بەوە نیێت تۆ نەخۆشییان تۆ خەڵکت داوت کردووە ئەبێ نمایشکی وایە لەبەر ئەوە وتم هەر چۆنێ بێت ئەگەر خۆشم تیاداناوە بێت ئەمە بەسەر بەرم خۆشبەختانە زۆر سەرکەوتوو بوو پێشوازی خەڵک چۆن بوو پێشوازی خەڵک زۆر باش بوو لە ئاستی پێویستە نوخبەیەکی زۆر جوانی ئەم شارێ لەوێ بوو هەموو کەسە جوانەکان لێوە بوون وا مەزانی هەموو سلێمانی لەوێ هەڵبەتە من گوێ نایە بە قەرەباڵغی کۆنسرتی کلاسیک پەیوەندی بەوە نیە خەڵک قەرەباڵغیانە پەیوەندی بەوەوە کەسانە کێنیان کەواتە ژمارە لێیا گرنگ نابێت ئەو کەسانەی کە لەوێن سەرۆزانکۆکان لەوێ بوون بۆ نمونە خەڵکی ناسرا و خەڵکی ژیر و ڕۆشنبیر لێوە بوون ئەوانە گرنگن زۆر ڕاستە ئەی هۆڵەکان لەو ئاستی پێویستان بۆ ئەو ژمارە کەسانی کە بەشداریەکەن لە کۆنسرتێکی وەها گەورەدا بەڵێ هۆڵەکە زۆر جوانە تەلاری هونەر بەز یەک تکام هەیە تخوا و هۆڵە با نەفەوتێ خزمەت بکرێ سیانی نییە وێرانە لێکمان نەفەوتێت ئەو ڕێزی لێگری و خزمەتێکی باشیشی پێویستە من زۆر ئازارمەیە کاتێک سێری زاویەکان و بۆشایەکانەکەم بێبایە خەو بێهین
لەم شارە جوانەیە شاری هونەرە ینی حەزمەکە خۆم توانام نەبووی ناوێشم پا کردەوە بەخەوە زۆر ڕاستە ماڵی منە کاکە ئەم شارە ماڵی منە گرنگە لەسرم ئەبێ هەمومان دەستمان پێوەی بێ بەتەکیت مامۆستا ئالان بەنیازن کە لەم جۆرە کۆنسێرتە لە شارەکانی دیکەش ساز بکەن وڵا ئەوە زۆر گرنگە بەڵێ بەنیازینە من لای خۆمەوە هەوڵێم و ئەگەر پشتیان گرتم و ئەوانەش ماڵیان ئاوا بێت شێ گرنگە بەتابی نەک لە کوردستانی شەخاتون بتوانین ببینە دەرێ ینی من لە ئەوروپاژیم کە گویان زۆر جار لە کۆنسێرتەکانە حەزەکەن بزانم من کیم تێگەی سەرڕەشمەوە نیە تۆزێک لەوان ناچم سوورسوی خوشزەر نیم ئەڵێن کاکە وەرە تۆ بزانین خەڵکی شوێی ئەرجەنتینیت ئیسپانیت خەڵکی جوولەکەیت مام خەڵکی عێراقم کوردم ینی گرنگە لە بەم جۆرە کۆنسێرتانە بدرێت تاکو فرقەی عێراقیش فرقەیەکەنین یانێ با ئێمەش بەجیهان بناسین نتوانین کورد بەجیهان بناسین ئێمە لە وڵاتێکین وڵاتی عێراق وڵاتی عێراق وڵاتی حەزاراتە وڵاتی پڕ لە شارستانیەتیە هێشتا ئەو ڕێگەی وشک نەبووە ڕاستە 30 ساڵە جەنگ بەڕۆکی بەرنایە بەڵام هێشتا ڕێگەکەی ماوە بە هەڵی سێنینەوە پەچێکە عێراق ئێمەشی تیاژین تێگەی کوردستانیش ئەو بەشە زیندوەیە کە وەک دڵێکی گەنج وایە لە ناو عێراقا با بتوانین شکڵێکی جوان دیوە جوانەکەی عێراقیش پیشانین بە جیهان گرنگە بەڕاستی ئەوە زۆر گرنگە کاگالان با بێنە سەر ئامادەکاریەکەی کێ پشتیوانی ئێوە بوو کێ سپۆنسەری کردن بێگومان ئەو میوانێکی زۆر هاتوونە لە شوێنی مانەوەیان لە ئیسراحەتیان لە هاتوچۆ لە بەڕێوەبردننی کۆنسێرتەکەدا کێ هاوکاری ئێوەی کرد بەڵێ من حەزەکەم زۆر سپاسی بەڕێز پارێزگاری سلێمانی کەم یانی کە سەرەتا چوومە لای وتی کاکە تۆ جارێ وەرە با چەند ڕاست پێ بگرین لە نزیکەوە تۆم نەبینیە زۆری پێخۆش بوو وتی ئێمە چیمان لە بەردەسابێ بۆ تۆی ئەەکەین منش ئەزانم کە وەزیان لە ڕووی بجۆ زۆر باش نیەمانە خوا هەڵناگری پێشوازێکی گەرم بوو دوای ئەوە کە چوینە لای وەزارەتی ڕۆشنبیری کاگەیوب و برادرانی گەزیزەخان زۆری پێخۆش بوو گەزیزەخان لە بەڕێوەبەرایەتی هونەر بەرابەرەتی ڕۆشنبیری هونەری سلێمانی کا بە بەکروتر کۆمەڵێ تیانێمە دڵنیاین هیچی تۆ میشە لە لوتکە جوانە ئیتر ئەمان پشتگیریان کردوم بە برادرانی بەغاشم و دوتم کاکە ئێستا کوردستان لە بارودۆخێکی زۆر باشان نییە کۆتایی سەری ساڵە و کۆمەڵەشدا تۆتە پێشێ و باری ئابووریمان ئێوەش بتوان هەما هەنگیەک بێ با لە بە هەردوو لاوە بێ تی وڵای ئێمەش لەگەڵ مەعالی سەید وەزیر قسەمان کردووە کە حەقی ڕێگا و مواصلات لەسەر خۆمان بێ ماڵتان ئاوێ ئێوە ئەومان بۆ بکەن و بۆی بتوانین شکل لە دوجارە یەک ئامانجمانێ هەموو وەنە ئیتر شتێکم ڕێخست لەم لاو لەو لا ئەو بە پینە پەڕۆ ئیتر گرنگە ئیشەکەچەند تۆزە کەوتومەتە ژێرەوە ئیتر هیوادارماشێکی جوانتان کردوکیید ئەوە گرنگە ئەوە گرنگە لە هەموو شتێک گرنگترە ئەکیید ئەوە گرنگە هیوای سەرکەوتنتان بۆ خوازین هیوادارین کە بەردەوام بن و ئەمێت لە کۆتاییشدا پێم بڵێیت پلانی ئێوە چییە لە کۆتاییە و ئەگەر قسەیەکی شت ما بێت خۆت بتێ بڵیت کە من لێرە باسم نەکردبێ ئێمە پلانی ئێمە حەزەکەم بەڕاستی لەم نوع کارانە بە دەستبینە شتیکە ینی کۆمەڵی شتیکە هەیە با لە چوارچێوەی کاری لۆکاڵی و مینانە بێ یان نەیکەین یان شتی جوان بکەین بێگومان ئەوە زۆر گرنگە عەدەد مهم نییە مهمێت تۆ لە ساڵێکا دووشی جوان بکەین گرنگ نییە 150 شکەیت ئەمە زۆر مهمە بۆ ئیتر خەڵکیش سا من دڵنیام زۆر کەس کە نەهاتووە کاکە بزانە لەوانی کاچێ حەقی خۆیەتی واڵێ دیگەی ئەمە گرنگە و دوایە بتوانین ببینە دەرەوەی ئەم هەرێمە و لە دەرەوە بتوانین ڕەنگە جوانەکە پیشان بێ بەڕاستی بێکمان توانای ئەو ئێمە بۆ هەر جەنگ پیشان ئەکیید و من جارێکی کە زۆر سپاسی ئێواکەم سپاسی ئەم شارە جوانەکەم
ئێمەش زۆر سپاسی تۆکەین کە ئەمڕۆ تەندروستیت باش نەبوو تۆمان هێنای ئێرە ماندوومان کردی زۆر داوای لە برد نەکەین هیوای تەندروستێکی زۆر باشە بۆ خوازین و هیوای سەرکەوتن بۆ خوازین هیوادارین بەردەوام بی ماندوونە ناسانە بێگومان کارت کردو ئەوەش بەڵگەیە بەڵگەیەکە بۆ ئەوی کە بێگومان ماندوونە ناسانە کاری خۆت دەکرێت و کاری خۆت خۆشە بچمەوە خەستەخانە دوێنێشەوە لە خەستەخانە کەوتوم ئیتر تیمێکی زۆر کە سەلامەت ئەم شێش لە نەخۆشخانە نەمێنیتەوە کۆتایی پێبێت تەندروست باش بێت دووبارە بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونت خۆشەویستان بەر لەوەی کە پرۆگرامەکە بێنمە کۆتایی ئەمێت باس لەوە بکەم کە سپینێک کە سەری ساڵە کاتە سیویەکی مانگ سیوەک لەسەر یەکی 2019 ئەچینە 2020ەوە کە ساڵی تازاکات پرۆگرامێکی تایبەتمان بۆ ئەوی ئازیز و خۆشەویست ئامادە کردو بۆ هیواین کە بینەری پرۆگرامەکەمان بنو و هەتاکو سپەی ئێوارە من بەخواتانە سپێرم و ئێوارەیەکی خۆش.